لە چوارچەوەی کار و خەباتی شارەوانیماندا کە شارەوانی بناری قەندیل لە مانگی داهاتووەوە کۆچەریەکان واتە مەڕدارەکان ڕوودەکەنە کوێستانەکان. ئێمەش بەهۆی ئەوەی کە بە ئەرکی خۆمان دەزانین وەک شارەوانی ڕێگای هەموو کوێستانەکان ساڵانە پاک دەکەینەوە کە خۆی دەبینێتەوە لە ڕێگای شێخ ناسر، کونەکۆتر و سیرنێ و گۆڕکی سوێ و سەرشێخان. ئەم ڕێگانە ساڵانە ئێمە پاک دەکەینەوە بۆ ئەوەی کۆچەریەکان و ئەوانەی کە دەچنە کوێستانەکان سوودی لێ ببینن. لێرەوە داوا لە هەموو کۆچەرەکان دەکەین و لە هەموو ئەوانەی کە ڕوو دەکەنە کوێستانەکان ژینگەی کوێستانەکان بپارێزن و هەروەها ئەو ئاژەڵە کێویانە بە تایبەتی کەو کە دەستیان بۆ نەبن لەبەر خاتری حەز و ئارەزوەکانیان ئەم سامانە سروشتەی وڵات لە ناو نەبن. ڕێگەی سیرنێ نزیکەی 15 کیلۆمەتر دەبێ پار بە هاوکاری ڕیسپی و مختاری گوندی دووگۆمان ئێمە زیاتر ڕێگاکەمان بر هەتا سەر ئاوی سپی. لەم چوارچێوێدا ئێمە ساڵانە هەموو ڕێگاکان پاک دەکەینەوە و ئێستا ڕێگەی گۆڕکی سوێ تەواو بووە لە ئەمڕۆ دەست دەکەین بە ڕێگای سیرنێ بۆ ئەوەی مەڕدارەکان سوودی لێ ببینن. دەمەوێت لێرە ئاماژە بۆ بکەم بە پێڕەنمایەکانی شارەوانی کە بۆ ئەو کەسانێک بۆ ئەو ئاژەڵدارانەی و بۆ ئەو کۆچەریانێک کە ڕوو دەکەنە کوێستانەکان بە هەموو شێوەیەک سیمکردن و دروستکردنی خان و هەروەها داگیرکردنی شوێنێک کە بیکاتە شوێنێکی شخصی قەدەغەیە هەر کەسێک ئەوە بکاوە پەیڕەوی بکە سزا دەدرێت. دیارە ئێمە ستاوین ئەوڕۆ بە خاوێنکردنەوەی ڕێگای بناری قەندیل لە سیرنێەوە بۆ مالەخ و سەرگۆمی کرمەسووران. ئەو ڕێگای داڕمان و شتی هەبوو ساڵانە ئێمە خاوێنی دەکەینەوە و ئاستەمی دروست بووە ئینشەڵا لە بەردەمی خەڵکەکەی لای دەبین و لەوەی بەدواوە خەڵک ڕوو لە بناری قەندیل و مالەخ و خێڵاپەوانە دەکا بۆی ئەو ئاستەمەی لە بەردەمی خەڵکی نەمێنی و خەڵکەکە بە سەلامەتی بێنە شوێنی خۆیان. کە ئێمە هەمیشە پێمان گوتوونە دەستی ماندووبوونیان دەکوشین و ئەو کەسانەی هاوکارمان بوون هەم بە قسەی خێر و هەم بە شتی دیکانە. من لێرەوە سوپاسی هەمویان دەکەم یەک بەیەکیان ئەوانەی هاوکارمان بوون بەینەتی باش و بە قسەی خێریش. باز داوایانی دەکەین بەڕاستی هەمومان بتوانین وڵاتمان خۆش بوێ، هەمومان وڵاتمان لە دڵدا بێ، بتوانین ژینگە و ئەو شوێنانەی دەستنێ پاژماوەی بەجێ نێڵن و هەمومان بتوانین هاوکاری بناری قەندیلی بین بە جوانی سروشتەکەی بمێنیتەوە. ئێمە سوپاسی شارەوانی بناری قەندیل دەکەین ساڵانە بە هەستانی بە پاکردنەوەی ڕێگای بناری قەندیل پاکی دەکاتەوە و خاوێنی دەکاتەوە ساڵانە. ئێمە سوپاسیان دەکەین و پێیان دەڵێن بەڕاستیشێکی جوان دەکەن. ئێمە وەکو خەڵکی بناری قەندیل و سەرجەم ڕیسپی و کەسایەتی و خەڵکەکەمان سوپاسی تاک بە تاکیە و خەڵکی دەکەین ئەگە هاوکارمان بوون و جێدەستیان دیار بووە.